كأسباب ظلم استمع پیغمبری نازدار صلی الله علیه وسلم کاتی لمدینه درچو ستم زور بو ظلم زور بو بوی پیغمبری خوا جهشت هر شوێنێک ستم زۆر بێ ظلم و ستم زۆر بێ ئەو خەڵکە ئەسوودە نابێ ئەو خەڵکە ناتوانێ بە جوانی بحەسیێتەوە و ئینسانش ناتوانێ دینداری خۆی بکا زۆر جار ئەمانە گێڕینەوە بۆ جەنابتان ئێمە دڵمان ژانەکە بەڵام ئێمە ناتوانین بڵێین ئێستا ئێمە دەتوانین هەموو مامۆستایانی ئێیانی ئەتوانین بڵێین جومعە نەکەین هەموومان بچنە سەر شەقام لە دژی ئەوانەی کە دەکرێت دژی ئیسلام بەڵام ئەمە حل نییە بەڵام ئەبێ سنوورێک دانرێ بۆ ئەمە کابرایەک دوو کابرا لەم هەفتەیە ببینن زیکرەکان کە دانرێت جەنابتان لە بینی شارەکاندا ئەوەی گرێ و بە بەرچاوی هەموو دنیاوە زیکرەکانە گرێ و بەلەقاچێتە سەری بەڕاستی ئەمە کەسێکە بڵێم نازانم چۆن وەصفی بکەین ئەبێ بەڕاستی دەستگای حکوومەت لۆکۆڵینە بکا بۆ ئەم کەسە ئەمەیش نەبێ مەشاعیری لە ١٨٠ کوردستان تێکەدا ئەمە ئاژاوە دەناتەوە ئەمە خراپە دەناتەوە ئەمە لە بەینی خەڵکدا قسە و قسەڵۆک پەیدا دەبێ خەڵکانی تر پێمان دەڵێن موسڵمان نین هەزاران وڵات هەیە چاوی لێمانە دەی کە ئێمە شتێکی ناشریکەین بۆ ئەوەی 2 جار و 3 جاری تر ئەمفال بدەن بە کۆڵماندا و هەم لە ناومان بن و هەم بمان کوژن ئێمە بێین خوای گەورە دەرفەتێکی لێکردینەوە خوای گەورە وەزعێکی بۆ ڕەخساندین خوای گەورە شتێکی بۆ کردین لە باتیەوە بێن دژایەتی خوا بکەین دژایەتی ئاینی ئیسلام بکەین بچنە گژی خوایە بچنە گژی پێغەمبەرە بچنە گژی میحرابە و مزگەوتە و کەماڵی خوایە و وەڵڵاهی ئەو کاتە خوای گەورە خراپمان پێ دەکا ئەو کاتە وامان لێ دێ خۆمانش نازانین بەچی لایەکە ڕوو بکەین بۆیە خراپە ئینسان دژایەتی خوا بکە ئازیزان و خۆشەویستان ئەبێ ئەو شتانە ئەبێ ئینسان وریا بێ پێی ناخۆش بێ و دەنگ دەڕوا و دەگات بیگەینتە شوێنێک بۆی چارەسەر بکرێ خاڵێکی